لە سنووری ئیدارەی راپەڕین ڕۆژ بە ڕۆژ ڕووداوەکانی هاتوچۆ ڕوو لە زیادبوون دەکات. شۆفێران باس لەوە دەکەن خراپی ڕێگاوبانەکان بوون بە دێوەزمە لە ژیانیاندا. حکومەتیش بە هۆکار دەزان و دەڵێن تاوەکو ئێستا لایەنی پەیوەندیدار بێباکە لە خراپی ڕێگاوبانەکان و داواش دەکەن ئەو بڕەپارەی لە کاتی نوێکردنەوەی ساڵیانیەکاندا لیان وەردەگیرێت بۆ چاکردنی ڕێگاوبانەکان بەکاربهێنرێت. والله قربان آخر مرحلة هر خواب و خود دوام پارێزی دەنامە ژیانمان زۆر لە خەتەریادایە. ڕێگاوبانمان نییە، ڕێگاوبانەکان خۆ وڵای هیچی ناکرێت. تاسەکە هەچی تاسی لە پێیانی وڵای چا نابێتەوە، وڵای جادەی قەراردەی وڵای چا نابێتەوە. چی دەکەن؟ قوربان گیان داهاتی ئەو نەوتەی ناوێت، ئەو داهاتی نەوتەکە با بۆ ئەو بۆ خۆیان بێ بۆ ئەو دوو کەسانە. بەڵام ئەو داهاتێکە لە خەڵکی وەردەگرێت بە ئاو کارەبا و ساڵانەی سیارەکان با بۆمان سەرف بکەنەوە. ئێستا هەموو خەڵک لە ماڵە خۆیش بۆ کابینە نوێم دەکات بە واقعی. کەس هەست بەخۆی ناکە، بەڵام ئەگەر بەخۆ دابچەوە لە فەرمانگە و لە بازاردا ئەوجا دەزانێت تویش بۆ چێ دەکەی. هەمووان بووین بە کۆیلە. لە سنووری ئیدارەی راپەڕین لە ماوەی یەک هەفتەدا 27 هاوڵاتی بەڕووداوی هاتوچۆ بریندار بوون، 3 هاوڵاتی تریش جانی لەدەست داوە. هۆکاری ڕوودانی ڕووداوەکان دیارە کۆمەڵک هۆکار هەن، یەکێک لەوانە بە دەرەجەیەکی خبڵین کەمتەرخەمی شوفێرە لە شوفێریکردندا سەرپێچی یاسا ڕێنماکانی هاتوچۆ یاخود تێپەڕاندنی هەڵا یاخود خێرایەتی ژڕێ ئەمانە هۆکاری سەرەکین لە ڕووداوەکانی هاتوچۆدا. دواتر شەقام و دواتر مەرجی توندوتۆڵی و دواتر کەشوهاو. بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێم لە ساڵی 2021 662 هاوڵاتی بەڕووداوی هاتوچۆ جانی لەدەستداوە، 7220 هاوڵاتی تریش بریندار بوون. ئەمیر حەسەن، دەزگای میدیایی وێزگا، ڕانیە.